چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر ئافرین؟ هێرشێکی زۆر ناڕەوایە و هەروە هێرشێکی بێ بەرامبەرە. کۆمەلگای نێودەوڵەتی هەتاوەکو ئێستاکە حەق وایە هەڵوێستی هەبێتن دەربارەی بابەتەکان، چونکە لەبەر ئەوەی ئەو هێرشەکە ئێستاکە دەکرێتن هێرشێکی یەکەمیشت بێ بەرامبەرە، دومیشت هێرشێکی ناڕەوایە زۆر ناڕەوایە. ئەدەچ لە پاڵ ئێستاکە شتەکەیان وە لێکردیانێ کەوتە پاڵ ئاینیشت. ڕاستی کارێکی زۆر دڕندانەیە، داوا لە دەوڵەتانی زلهێز و نەتەوەیەگرتوەکان دەکەم بەڕاستی بێنە دەنگ بەرامبەر بەو کارێک کە تورکیا دەیکات بەرامبەر بە کورد. بەڕاستی کارێکی زۆر دڕندانەیە، داوایان لێ دەکەم بێنە دەنگ، بەس داوا لە کوردەکانی خۆشمان دەکەم هەر چوار پارچە وەکو خۆ پیشاندان وەکو ناڕزایی بێنە سەر شەقامەکان، دەنجی ناڕزایی خۆیان دەربڕن بەرامبەر بەو کارێک کە تورکیا دەیکات. ئەو کارە دڕندانەی بەرامبەر بە خەرکی ڕۆژاوە. شتوانی خۆم لە خەڵکی حەفرین دەردەبڕم لەسەر هەموو کوردێکیش واجبە هەر کەسێک کە کورد بێ و بە کوردی لەدایک بوو بێ دەبێت بەدڵ بە جەم پشتیوانی خۆ لە خەڵکی حەفرین دەرببڕێ. بەداخێکی زۆر گرانەوە ئەمە ئەوڕۆکانە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو دەوڵەتەکانی ئیسلامی و غێری ئیسلامی زوڵمان لێ دەکرێت. تەنها ئێمە دەبێت بۆ خۆمان پشتیوانی یەکتر بین، دەبێت بۆ خۆمان یەکگرتو بین. لەنا بەداخەوە ئێمە وەک شتێک دەزاری حەزیای داینا. من هێرشەکانی تورکیا بۆ سەر شاری حەفرین زۆر بەهەڵە دەزانم. بەڕاستی ئەوانە وڵاتێکی داگیرکەرن، دەیانەوێت وڵاتەکەی ئێمە داگیر بکەن بە زۆر و ئێمە دژی ئەوەین. بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورە بەرامبەر بە کوردەکان. ئێمە زۆر دەوەر لێ ڕاهاتوین کە هێرش بکرێتە سەرمان، بەڵام ناشکەین. وەک گەنجێکی کورد بەڕاستی پێم ناخۆشە بۆ هێرشانەی کە سەر هەمین دەکرێت. وەک گەنجێکی کورد بەڕاستی ئەوەش داخوپەژاریەکی زۆرە کە ڕوو دەکاتە ئەو ناوچانە کامانیش وەک ئێمەە برا و دۆست و نزیکی ئێمەنا، ئەوەش کاریگەرە لە بۆ ئێمە. تەوحەن ئەمە کاری خوێن ڕێژی ئەمە بۆ کورد ئەمە زۆر ناخۆشە، وەکو ئێمەش وەکو برا و ڕێزێک ئەمە دڵگرانی لە بۆیان